يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. سپاسی خوای پەروەردیگارەکەین لەسەر هەموو نعمەت و بەخششەکانی خۆی کە پێی بەخشیوین و لەسەروی هەموویانەوە نعمەتی ئیمان و ئیسلام. براو خوشکە مسلمانە بەڕێزەکانم، لە خزمەتی جەنابتانە بە پشتیوانی خوای پەروەردیگار باسی بابەتێک ئەکەین لە خزمەتی جەنابتانە کە ئەگەرچی بابەتەکە شەرعیە، بەڵام ئەمڕۆ لەناو کۆمەلگای ئێمە یا سنووری شەرعی تێپەڕاندووە. ئەگەرچی شەرع وەکو چارەسەر دایناوە، بەڵام ئێمە کردومانەتە دەرد و نەخۆشی لەناو کۆمەلگای ئێمەیە. ئەوەی کەوا بۆتە هۆکاری لێکترازانی خێزانەکانمان، ئەوەی کەوا بۆتە هۆکاری ئەوەی کەوا چەندین منداڵ بێنازی دایک یاخود بێنازی باوک ببێ، ئەوەی کەوا بۆتە هۆکاری ئەوەی کەوا زۆر ئافرەت دڵیان ڕەنجاوە لە بابەتی شوکردن، یاخود زۆر پیاو بە هۆکاری ئەوە دڵیان ڕەنجاوە لە بابەتی ژنهێنان، ئەویش بریتیە لە بابەتی تەلاق، جیابوونەوەی هاوسەران لە یەکتری. ڕۆژ نییە ئێمە هەواڵی ئەوە نەبیستین کەوا ژن و پیاوێک هەتاوەکو چەند ساڵێک بەر لە ئێستا هاوسەری یەکتر بوون، بەڵام لە یەک جیابوونەوە. ڕۆژ نییە ئێمە هەواڵی ئەوە نەبیستین کەوا فڵانە کەس تۆراو چیە و ماڵی باوکی داوای تەلاقەکات لە هاوسەری. بابزانین ئایا تەلاق لە شەریعەتی ئێمەیە چۆن باسی لێوە کراوە، و ئایا حکمەکەی چۆنە، و ئایا ئەو هۆکارانەی کەوا تەلاق دروستەکەن کامانن، و زەرەر و زیانەکانی تەلاق بۆ کۆمەلگا چین، و چۆن بتوانین چارەسەری ئەو کێشەیە بکەین لەناو کۆمەلگایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیبلیس شەیطانی مەلعون عەرشی خۆی لەسەر ئاودا ئەنێ، بەیانیان جوندیەکانی خۆی بڵاو ئەکاتەوە بەسەر زەویە بۆ هەڵخەڵەتاندنی نەوەکانی ئادەم. ئێوارە کاتێکەوە ئەگەڕێنەوە بۆ لای یەکە بە یەکە جوندیەکان، ئەو ئەڵێ قوربان من فڵانە کردەوەم بە فڵان کرد، وازم لێی نەهێنا تا تووشی زینام کرد، وازم لە فڵان نەهێنا تا دزیم پێی کرد، وازم لە فڵان نەهێنا تا قەتلم پێی کرد. ئەڵێ ئێوە هیچتان نەکردووە بە تەوبەیەک و یاندانەوەی حەقی خاوەنەکە کۆتایی بە قەزیەکە دێ. یەکێ لەوانە دێ ثم يجيء أحدهم فيقول ما تركته حتى فرقت بينه وبين امرأته، وازم لفلانە کەس نهێنا، لە پیاو نهێنا، لە فلانە ئافرەت نهێنا، هەتا گەیاندمە ئەوەی کەوا لەگەڵ هاوسەرەکەی جیابێتەوە. قال فيدنيه منه يقول نعم أنت، ئەڵێ لە خۆی نزیکە کاتەوە ئەڵێ تۆ چاچی، دەستی لە پشتی ئەدا ئەڵێ تۆ کارێکی باشت کردووە. واتە تەلاق ئەو حەڵاڵەی خوای پەروەردیگارە کە دڵی شەیطانی پێخۆشە. خوای پەروەردیگارە فەرمێ الطلاق مرتان فإمساك بالمعروف أو تسريح بإحسان. طلاق دوو جەلسەیە، ئەگەر ئەنجامیشتاندا ئاگاتان لێبێ بە پێڕێکارە شەرعیەکە بیدە، فإمساك بالمعروف أو تسريح بإحسان، بە چاکەکاری تەلاقکە. وهروها أفرمي أجر طلاقي شدة ولا تنسوا الفضل بينكم، چاکەکانی یەکتری لەبین مەبن. ئەمڕۆ کابرا هەڵەسێ ژنەکەی تەلاقەدا، ڕاستەوخۆ دوژمنایەتی لەگەڵ تەرەفی بەرامبەری بەرپا ئەکا. مناڵ لە دایکەکەی ئەگرێتەوە، دایک مناڵ لە باوکەکەی ئەگرێتەوە، هیچ هەست و شعورێک بۆ ئەو منداڵە دانانێ، بەزەی بەو منداڵەیان نایەتەوە، بەو ئافرەتەیان نایەتەوە، بەو پیاوە نایەتەوە کە چۆنەکڵێ بۆ هاوسەرەکەی، بۆ منداڵەکانی. ڕاستەوخۆ خزمەتیەکە ئەپسرێتەوە ئەبێ بە دوژمنایەتی. کاکەیە ئەم دوانە دوان بوون، بە یەکەوە ژیانێکیان دروست کردو. ئەمڕۆ کە لەگەڵ یەکان ناحەوێنەوە، هیچ چارەسەرێک نەماوە، جیابوونەوە نەبێ. ئەگەر لە بابی ژن و مێردایەتیە پەیوەندیەکەیان کۆتایی پێهات، لە بابی دینداریە براو خوشی یەکترن، ئەم ڕێز و حورمەتە ئەبێ هەر بمێنێ. ئەمڕۆ خوای گەورە خوا فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم، کورە بوختانیش بۆ یەکتری ئەکەن. چاوتان لێ چۆن ئەم شەریعەتەی خوامان شێواندووە، چۆن دەستمان لە دینەکەی خوا وەرداوە بە ئارەزوو حەزی خۆمان،
چونکە پێمان خۆشە نەک ئەوەی خوا ئەفەرمێ. بۆیەکە هەندێک تەلاق هەیە واجبە ئافرەتەکە تەلاق لەو پیاوە وەرگێ، یان ئەو پیاوە ئەو هاوسەرەی تەلاقدا. ئەمیش لە کاتێکە کە ئەم پیاوە بێدین، خوا نەناس، مرتەد، قسە بەخوا ئەڵێ، بەدین ئەڵێ، بە پێغەمبەر ئەڵێ، مەشروب خۆر و مەواد خۆر، داوێن پیس، لەبەر چاوی ژنەکەی لەگەڵ ئافرەتی بێگانەیە کەین و بەینی هەیە، حیسابێک بۆ ئەو ژنە ناکە، واجبی سەرشانی ئەو ئافرەتەیە لەو ماڵە بچێتە دەر، لە ژێر نیکاحی ئەو پیاوەیان نەمێنێ. زۆرێک لە ئافرەتانی ئێمە لە ژێر نیکاحی پیاوێکە، بەڵام لای شەریعەتی خوا جائز نییە، چکەم پیاوە بێدینە، بڕوای بەخوا و پێغەمبەر نەماوە. واجبە ئەم ئافرەتە لە ژێر نیکاحی ئەم پیاوە بێتە دەر. و هەندێک تەلاقیشمان هەیە مستەحەب و ڕێگە پێدراوە. سەیرەکەی ئەم ژن و پیاوە بەردەوام لە کێشەیان، هەموو ڕۆژێک لە شەڕ و ئاژاوەیان، هەموو ڕۆژێک لە بەینی خۆیان هەڵ ناکەن بە یەکتری، هەڕیش سپی قەومەکە نەمانێتە بەینیان، ئەمان هەر دانیان ناکڵێ بە یەکەوە. ئەمە جیابوونەوەیان چاکترە. بەڵام لە غەیری ئەوە هەر هۆکارێکی تر بێن ناشەرعیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر ئافرەتێک بەبێ عوزر داوای جیابوونەوە لە پیاوەکەی بکە بەبێ عوزری شەرعی، بۆنی بەهەشتی خوای پەروەردیگار ناکە، کە هیچ عوزرێکی نەبوو بۆ داوایەکە، بۆ سەرەتا ڕازی بوو، بۆ ئەم کێشەیە گەورە لە کۆمەلگاکەیە دروستەکە. بۆیە تەلاق چەندێ بابەتێکی شەرعیە، بەڵام وەکو چارەسەر لە کۆمەلگایە دانراوە. بەڵام ئەگەر کۆمەلگا ناتەندروستانە معاملەی لەگەڵ کرد، ئەوە ئەو کاتە لە چارەسەرەوە ئەیکا بە دەرد و نەخۆش، کە ئەمڕۆ بۆتە دەرد و نەخۆشی لە ناو ئێمەیە. ڕێژەی تەلاق لە دادگاکانە ئەوەی کەوا ئامارە و کەشف کراوە، لە 100 زەواج 25 لە یەکجیا ئەبێتەوە، کە ڕۆژ بە ڕۆژ داتاکە لە شوێنێک و بۆ شوێنێکی تر فەرقی هەیە. لە هەندێک شوێنە 150 زەواجەکان لە یەکجیا بوونەوەی بەدوایە، کە جاران لە کۆمەلگای ئێمەیە پیاوێک خێزانەکەی تەلاق بدایە عیبە بوو، بە چاوێکی کەم سەیرەکرا، ئایان گوت نەیتوانی ژن بەڕێوە ببا، نەیتوانی ئیدارەی ماڵ بدا. بەڵام ئەمڕۆ بۆتە مۆدێل، ئافرەتە شووەکە مدەتێک تەحملی وەزعەکە ناکات جیا ئەبێتەوە. بۆیە با بزانین ئەم هۆکارانەی کەوا تەلاقی بەدواوەیە کامانن. یەکەمینیان هەڵە بڕیاردان لەسەر پرۆسەی زەواج. کەسێ دێ بۆ داوای کچەکەت، یان ئەچی بۆ داوای ژن بۆ کوڕەکەت، ئەوەی کەوا بیری لێ نەکەیتەوە دینداری و ئەخلاقەکە بێ، نەتیجەکەی بە تەلاق ڕوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه فزوجوه. پیاوێ هات بۆ داوای کچەکەت و چووی بۆ داوای کچێک بۆ کوڕەکەت، دین و ئەخلاقی هەبوو، ئەوە فزوجوه، زەواجی بکە، کاری بۆ ئاسان کە، با زەواجەکە سەر بگرێ. إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد عريض. ئەگەر ئێوە دین و ئەخلاق هەڵ نەبژێنن لە پرۆسەی زەواجەکە، یا رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ فەساد لە کۆمەلگایە بڵاوە بێتەوە. تۆ پیاوێکت بۆچیە نوێژ نەکەرە؟ پیاوێکت بۆچیە ئەخلاقیەن قسەی لەسەرە؟ پیاوێکت بۆچیە دەوڵەمەندە، ماڵ و سەروەت و سامانی هەیە، بەڵام بەینی خوا و خۆی تێکچی داوە، ئاشت نییە لەگەڵ خوایە، دیندار نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەم دوی تێدا بێ، دیندار و ئەخلاق. جاری وایە کابرا دیندارە بەڵام ئەخلاقیەن کەسێکی باش نییە، تەنەشەر نییە ئەخلاقیەن لایانی داوێن پیسی بگرێتەوە، ڕەزیلە، دڵپیسە، لە ژنادا لەگەڵ ژنەکەی خراپە. ئەفەرمێ تۆ ڕەچاوی ئەو حاڵەتە بکە. کۆمەلگای ئێمە ئەگەر کەسێکی دیندار دێ بۆ ئەوە دەوڵەمەند دێ بۆ داوای کچەکەی، ئەڵێ کاکە دیندار نییە، دیندار نییە، نامەی دەرێ، کورە دەی مامۆستا خوای گەورە دوایی لەوەی هیدایەتی دا. بەڵام ئەگەر فەقیرێک دێ بۆ داوای کچەکەی، ئەڵێ فەقیرە نایدەمێ، ناڵێ دەی لەوەیە دوایی دەوڵەمەند بێ. چاوتان لێ چۆن مادیانە پرۆسەی زەواجی سەیرەکەین، و یاخود کابرا شێت و شەیدای جوانی ئافرەتەکە ئەبێ، هەموو هەوڵێکەدا تا بیهێنێ. سەیری تەبیعەت و ئەخلاق و دینداری ئەو ئافرەتە ناکە. ئایا ئەم ئافرەتە ئەخلاقیەن؟ کەسێک نییە خیانەتکار بێ، کەسێ نییە حیساب بۆ پیاوکە، بابە ئافرەتی وامانێ ئەسڵەن حورمەت بۆ پیاو هەردانانی، جوانیشە. ئافرەتێک ئەگەر دیندار بوو، خزمەتکردنی پیاوەکەی، ڕێزگرتنی پیاوەکەی بەدین ئەزانێ،
بۆیە دین و ئەخلاق کراوەتە پێوەر بۆ زەواج ئەگەر ئەم دوای تێدا نەبوو ئەو کاتە نەتیجەکەی بە تەلاق کۆتایی دێ. خاڵێکی تریان جێبەجێ نەکردنی ئەو حەق و مافە شەرعیانەی کە لە بینی ژن و مێردا هەیە. خوای پەروەردیگارە فەرمێ وعاشروهن بالمعروف، ڕەفتارتان جوان بێ لەگەڵ یەکا ژن و پیاوەکان، حەقی یەکتری بدە. ئەی ئافرەت ڕێز لە ماندووبوونی پیاوەکە بگرە. پیاو بە سەرما و گەرما ئەڕواتە دەر، بۆچی ئەڕواتە دەر؟ بۆ ئەوەی نانێکی حەڵاڵ پەیا بکە و خزمەتی تۆ منداڵ و ماڵەکەتی پێ بکە. تۆش ڕێزی ماندووبوونی ئەو پیاوە بگرە، حەقە شەرعیەکانی بۆ جێبەجێ بکە. زۆر مەبۆڵێنە بەسەریا، زۆر تەکلیفی قورس مەخەرە سەرشانی پیاوەکەت کە بۆی هەڵنەگیرێ کە لە توانە و تاقەتیانە بێ. لە ئەندازەی بەڕێی خۆت لەگەڵ پیاوەکەت قاز ڕاکێشە. وای پیاو تۆش ڕێزی ژنەکەی خۆت بگرە، بەکەم سەیری مەکە، ئیهانەی مەکە. خوای پەروەردیگارە فەرمێ فإن كرهتموهن فعسى أن تكونوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. ئەگەر صیفەتێک و ئەگەر لایەنێکی ئەم ئافرەتەتان بەدڵ نەبوو، سەیرەکەی زۆر جوان نییە، سەیرەکەی لە نان و چێشتا زۆر بەدڵی تۆ نان و چێش دروست ناکە. ئەفەرمێ خوای پەروەردیگار سەبری لەسەر بگرە، چکە لەوانەیە لە بینی تۆ ئەم ئافرەتەیە خێرێکی گەورە هەبێ، تۆ ژەستی پێ نەکەی. پیاوێک هەیە بە ناوی ئەنەس، ئەڵێ کاتێکەوە ژنم هێنا وتیان فڵان ئافرەت هەیە و بڕۆ بیخوازە و ئەڵێ کە چوم سەیرم نەکرد. ئەو شەوە کە لەگەڵ یا چوومە ژوورەوە سەیرەکەم ئافرەتێکی ناشرینی زۆر ڕەش پێست، زۆر دڵم بە خۆم داما، زۆر بەزەیم بە خۆما هاتەوە، چیم بە خۆم کرد. ئەڵێ هەڵسام ئەم شەوە خێزانەکەم نەسیحەتی کردم، پێی گوتم فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. کورە ئەگەر لە شتێکیشا من بە نەقسە بینی لەوەی خێرێکی زۆر گەورە لە بینی من و تۆیا هەبێ ها. ئەڵێ بەڵام من هەر چۆنێ بێ ماوەیەک لەگەڵ یابووم دوای ڕام کرد لە دەستی خۆم لێ شاردنەوە، دوای ساڵانێکی زۆر ڕام کرد، تەحملم نەکرد ژیان لەگەڵ ئەو ئافرەتە بەرمەسەر. ئەڵێ دوای زیاتر لە 20 ساڵ گەڕامەوە شار و مەملەکەتەکەی خۆم، سەیرەکەم لە مزگەوتەکەی ئێمەیە، گەنجێک دانیشتووە خەڵکێکی زۆر بە دەوریەوەن، ئەو گەنجە نەسیحەتی خەڵکەکە، ئەو گەنجە فەرمایشتە پیرۆزەکانی پێغەمبەری خوا بەگوێی ئەو خەڵکە ئەدا. پرسیارم کرد ئەو خەڵکە چێ، ئەو کوڕە چێە؟ فەرمیان ئەوە ئیمامی مالیکی کوڕی ئەنەسە. ئەڵێ سەیرم کرد، چوم بۆ ماڵی ئەو هاوسەرم کەوا هێنابووم، لە دەرگامدا دەرگای کردەوە، تم ئەم ناسی؟ وتی بەڵێ ئەدناسم. دوای 20 دانە ساڵ چوومەوە لای، وتی بیرتە ئەو ئاەتەی خوای پەروەردیگار کە بیرم خستیتەوە و بە بیرم هێنایتەوە، وتم فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. ئەو مالیکەی کەوا تۆ لە مزگەوتا ئەیبینی نەتیجەی ئەو زەواجەیە کەوا لە بینی من و تۆیا دروست بوو، ئەبێتە مای فەخر و شانازیت بۆ دنیا و بۆ قیامەتت، بەڵام تۆ سەبرت نەگڕات کرد لە دەست. زۆر جار هەنێ صیفەتی ئافرەتەکە هەیە ئێمە بەدڵمان نییە و ئافرەتەکەش بە هەمان شێوە، بەڵام حرمەتی دینەکە و حرمەتی ئەو قەدرە بزانە کە خوا لە زەواجەکە دایناوە، دڵنیا بە لەوەی خوای پەروەردیگار خێرێکی زۆردا ئەنێ لەم زەواجە لە بینی تۆ هاوسەرەکەتدا. بۆیە پیا و ئافرەت ئەبێ هەوڵدا ماڵ بکا بە بەهەشت بۆ یەکتری. خوای پەروەردیگار لە باسی زەواجا فەرمێ چی؟ لتسكنوا إليها، كاكم بو أو مال ببيت السكنى بو جن پیاوە، وجعل بينكم مودة ورحمة. رحمته خۆشەویستی لە بینی ئەو ژن پیاوەیە دروست بێ. جاری وا هەیە بەهۆی هەنێک کێشەی بچووکەوە خۆشەویستیەکە نامێنێ، بەڵام ئەبێ ڕەحمەکە بمێنێ، ئەبێ بەزەیەکە بمێنێ بەم پیاوەیە، بەم ئافرەتەیە. ڕاستە و خۆ چەکە قورسەکە کە تەلاقە بەکار نەهێنرێ لەم بینەیە. بەخوا ئازایەتی پیاو لەوەدا نییە دەست بۆ تەلاق بباها، کەمی پیاو لەوەدایە. پیاو بێ ئەبێ ئیدارەی ژنێکی پێ بدرێ. لە شەرعا بۆ پیاو 4 ژن دانراوە، ئەمڕۆ پیاوی وامان هەیە یەکێکیشی پێ ئیدارە نادرێ، یەکێکیشی پێ ئیدارە نادرێ، ڕەخنە لە مولەوی شەگرێ، ئەڵێ ئەو هەر پیاو نییە، پیاوەتی وەکو ئەو بێ هەر نامەوێ، یەک ئیدارە یەک ماڵی پێ نادرێ. لە شەرعا ئەڵێ تۆی پیاو ئەگەر لە خۆت ڕا وەرە بڕۆ 4 بێنە،
ئەو یەکێشی پێ ناڕاتە ڕێوە یەکێکیشی پێ ئیدارە نادرێ لە کاتێکە ئازایەتی پیاو لەوەدایە کەوا بتوانێ ماڵ و منداڵ ڕاگرێ ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خەیڕکم خەیڕکم لئەهلی ئێستا یەکێ لە ئێمە بپرسێ بڵێ باشترین پیاو چێیە چی ئەڵێین ئێمە چی ئەڵێین هەر یەکە و لە ئاستی نەفسی خۆمانەوە قەرارە دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ پیاوترینتان و باشترینتان و چاکترینتان ئەوەیە کە لەگەڵ ژنەکەی چاک بێ عشایری خۆمان ئەڵێ پیا ئەو پیاوەیە لە نوێژێش لە ژنەکەیدا شەو کوتی کا لە خەوێش لێیدا هەر خەتای ژنەکەیە و ئەفەرمێ وەئەنە خەیڕکم لئەهلی بەخوا بشزانە بۆ ئەوی نەڵێ وەڵا ئەمە کەمیە من باشترینتانم بۆ ژنەکەم بۆ ژنەکانم 9 دانە خێزانی هەبوو 25 ساڵ پێغەمبەر بوو ئەم هەموو ناڕەحەتی هاتە ڕێگا بۆ یەک جاریش بۆ یەک ڕۆژیش هاوسەرێک لە هاوسەرەکانی گرەی لە پێغەمبەری خوا نەکرد ئەمە گەورەی و ئازایەتی پیاو ئەنوێنێ کە لەگەڵ ژنەکەیە باشە بێ کە ئەتوانێ ئیدارەی ماڵەکەی بدا و دڵی هاوسەرەکەی ڕابگرێ نەکتان ڕاستە و خۆچەکە قورسەکە بەکاربێنێ کە بریتە لە تەلاق خاڵێکی تریان تەسلیم نەبوونی ژن و پیاو بەو واقیعەیەکەوە لە ژیانی ژن و مێردایەتی هەیە سەیرەکەی ئەم کوڕە هەتا سینگڵە زۆر خۆشەژی هەردای ماچێتە سەر سفرەی حازری هیچ تەکلیفێکی قورسی لەسەر نییە کەی حەزی لێبێ ئەخەوێ کەی حەزی لێبێ ئەڕواتە دەر کەی حەزی لێبێ دێتە ماڵەوە کەی بۆ سەفەر ئەڕوا کەس لێ پرسینەوەی لەگەڵ ناکە کە زەواجی کرد حاڵەتەکە پێچەوانە ئەبێتەوە ئەبێ هەموو شەو لە ماڵەوە بێ ناو ڕەفیقان نەما جاران کە هیچ مەسئولیاتێکی لەسەرشان نەبوو ئەمڕۆ ئەبێ پێداویستی بۆ ماڵ دابینکە ئەبێ ڕەنج ببینێ ئەبێ شان عەرەق بکا بۆ ژیان بۆیە سەیرەکەی ناتوانێت تەحەمولی ئەو وەزعە ناکە ئافرەتەکەش لە دراماکانە بینیوێتی ژیانی ژن و مێردایەتی بریتیە لە سێڵفی گرتن و لە سەفرە و سیاحە و لە خۆش ڕابواردنی ژووری خەوتن و میوانداری و هەر ماڵێکی ڕازاوە کە دێتە ناواقیعەکە ئەوە نابینێ کورێستا منداڵێک هاتۆتە بینەوە شەو نایەڵێ بخەوی یەڵە خۆی پیسکرد بیگۆڕە کابرا جارە نامەی حب و خۆشەویستی بۆ هات ئەمڕۆ نامەکاڵێ دایبی بێنەوە تەماتە بێنەوە خیار بێنەوە تەحەمولی ئەو وەزعە ناکە ئینفعالەکە و ڕاستە خۆ دەست بۆ چەکە قورسەکە ئەبە بۆیە ژیانی ژن و مێردایەتی مەسئولیەتە ئەم مەسئولیەتە هەر کەسێک هاتە ناو ئەو مەیدانە و ئەبێ هەڵی بگرێ ئەبێ قبوڵی وەزعەکە بکە ئەگەر نا لەسەر ئەو شتە تافیهیانە دەست بردن بۆ تەلاق لاوازی و ضعیفی ئینسان دەنوێنێ خوای پەروەردیگار بمان پارێزێ سەلامەت کا خانەوادەی هەموو لایەک ئەقول ما سمعتم والحمد لله چیتر لە هۆکارەکانی دروستبوونی تەلاق بریتیە لە دڵپیسی ئەو دڵپیسەی پیاو لە هاوسەرەکەی خۆی ئەیکا و یاخود ئەو دڵپیسەی کە هاوسەر لە پیاوەکەی خۆی ئەکا هەنێ ئافرەتەیە ژیانی لە پیاوەکە نەهێڵاوە ئەم پیاوەی خستووەتە قەفەزێکەوە وەکو سجنکردن سجنی کردووە هەموو خۆشیێکی ژیانی لێ وەرگرتوتەوە لەبەر ئەوەی جەناوی دڵی لەم پیاوەی پیسە لەبەر ئەوەی ئەم پیاوە دڵی تۆقیوە لەوەی ئەم پیاوە نەوەک بچێ ژنی تر بێنێ بەخوا پیاو مەبەستی بێ دەیهێنێ خوا ئاگای لێیە پیاو ژنهێنانی دووەم چووە کەللەی ئەیهێنێ ئەگەر هەموو دنیا بڵێ غەڵەتی دڵپیسیکردنی ئافرەت لەم بابەتەیە زوڵمکردنە لە نەفسی خۆی زوڵمکردنە لە بەرامبەری و پیاویش بە هەمان شێوە ژیانی ژن و مێردایەتی پەیوەندیەکی خزمایەتی بەهێزە لە کوردەواری پێیە گوترێ هاوسەر یعنی یەک سەرین بەسە بۆ ئەوەی ئەوان لەسەری بخەون خوای پەروەردیگارە فەرمێ هونە لیباس لەکم و ئەنتم لیباس لەون ئێوە پۆشاکی یەکترن کەوابوو نابێ دڵپیسی هەبێ لە بەینا ئەبێ سیقە و متمانەی تەواو هەبێ لە بینی ئەم دوو هاوسەرەیە هەر کاتێک گومان و بەدگومانی دروست بوو لە بینیانە ئەوە کەلێن و درزێکی گەورە لەم پەیوەندیە دروستە بێ خوای پەروەردیگار سبحانه وتعالى فەرمێ يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن أي أواني كوا إيمانتان هناوا خوتان بپارێزن لە گومانی خراپ فإن الظن إن بعض الظن إثم چکە هەنێ گومان هەیە خراپە نەتیجەکەی خراپە مامۆستایەکی بەڕێز لەوانەی کەوا زۆر لە ناو کێشەی خەڵکایە ڕۆژێ پیاوی هات بۆ ماڵ ئەەکەم هات بۆ مەحەل و شوێنەکەم ئەمەوێ ژنەکەم تەلاق دەم خیانەتم لێ بینیوە خیانەتی چیت لێ بینیوە بە قوربان وەرە بزانم چی شتێکە وای کردووە کەوا تۆ دەست بۆ تەلاق بەری وەڵام من ئاگام لێ بۆ خێزانەکەم پەرژینێ قایم بێ لە ڕووی ئێوە لەسەر ئاو بۆ گوێم لە دەنجی بۆ قسەی کردووە ئیلا قسەی خراپی کردووە لەگەڵ پیاویت
ئەڵێ منیش وتم گوێ لە قسەکانی بوو لێ حاڵی بووی نەوەڵا بەس گوێم لە دەنگەکەی بوو ئێوتم ڕۆڵە جان خەڵکی وایە ئەچێتە ئەو شوێنە گۆرانیان دەڵێ هەر فکری ئەجوڵێ لەو شوێنەیە زیاتر لەبەر خۆیەوە قسە ئەکا ئینسانی وایە بەدەم ڕێگایە ئەڕوا قسە ئەکا هەیە لە حەماما قسە ئەکا لە قاپشۆرینا قسە ئەکا ئەمە کەی پێوەرە ئەم دڵپیسیەی تۆ بۆ بەرەو ئەو بابەتە ئەدبا ئەمە گومانێکی خراپی خۆتە و هیچی تر زۆر جار لەسەر گومانی خراپ ئافرەتێک لە بەی نەبردرێ نەک تەڵاقە درێ لە بەی نەبردرێ مامۆسایە بەڕێز کە لە خزمەتیا دەرسمان نەخوێن وتی کاتی خۆی فەقێ بووین دوای بەهار بوو باران دای کردبوو لە دوای عەسر دەرسمان لە خزمەت مامۆساکەمان نەخوێن ئیزنمان لە مامۆسا وەرگرت لە ولادێکەیە دەمچەمێک هەبوو من بۆ خۆمان ئەچین لەوێ دائەنیشین تا نزیکی مەغریب مامۆساش ئیزنی داینی چوینە دەمچەمەکە گونیەیەکمان بینی سەر ئاو کەوتبوو دوای ئەوەی باران هێنابووی وردە وردە هات بۆنێکی زۆر ناخۆشی لێوە ئەهات ئەڵێکی لە فەقێکانیش وەک ئەوەی خوا خست بێتە دڵیەوە تی با ئەو گونیە بێنمە پێش وتمان وازی لێ بێنە کورە ڕەنگە ناو سکە حەیوان بێ وتی وەڵڵاهی هەر ئەیهێنمە پێش ئەڵێ کە هێنامانە دەرەوە کردمانەوە سەیرەکەن کچۆڵەیەکی تازە پێگەیشتووی گەنج حەبلێک کراوەتە ملی و لەناو ئەو گونیە هێنراوە مامۆسامان بان کرد و خەڵکی لادێمان کۆ کردەوە پرسیار چێ و چێ نییە خەبەرەکە دوای چەند ڕۆژێک بڵاو بوویەوە لە لادێکەی ئەو سەری ئێمەوە ئەم کچە لەسەر قسەی یەک تاکە شەخسێک گوتێتی ئەم کچەم بینیوە لەگەڵ کوڕی فڵان کەس هەر ئەوە نە باوکو براکەی هەڵساون ئەم حاڵەیان بەسەر هێناوە بێ ئەوەی بەڵگەیان بەدەستەوە بێ واللهی لە توبعەدلیە سەلمێنرا کە ئەم ئافرەتە پاکە و هیچ دەستکاری نەکراوە لەسەر گومانێکی خراپ ئینە بەعض الظەنی ئیثم ئەمجار تۆ دێی قەراری ئەوە ئەدەی ژیانێکی هەتایی و ئەبەدی لەگەڵ ئافرەتێکا بنیادنەی چۆن دەست بۆ دڵپیسی ئەبەی غیرەت هەبێ الرجال قوامون على النساء زاڵ بە بەسەر خێزان تا بەڵام نەک ئەوەی ژیان لەو ئافە پیاوی وایە ئەڕواتە دەرتەسجیل لە ماڵەکەی دانێ بزانێ خێزانەکەی ئەڵێ چی کامیرەی نهێنی لە ماڵەکەی دانەوە ژیان بەو جۆرە چۆنە چێتە سەر تەلەفۆنێکی خێرا بزانێ ئەبێ چێ بوو ئەمە بۆ وادوت مەقسەدت چی بوو لە هەموو شتێکا ژیانی لەو ئافرەتە تێکداوە و ئافرەتیش بە هەمان شێوە خاڵێکی تریان تەداخلی نەرێنی چواردەور دایک و باوکی کچەکە دایک و باوکی کوڕەکە برا و کەسی خوشکە ئافرەتەکە بە هەمان شێوە هی پیاوەکە کاریگەری هەیە بۆ ڕێژەی تەلاق ئەوانەی کەوا لە دادگاکانە ئیشەکەن ئێمەش کە مامۆسای ئاینین لەناو قەزیەکان دەین زۆر جار ژن و پیاوە بۆ خۆیان کێشەیەکی بەسیط لە بەینیانە دروست بووە یەکتریشیان قبوڵە ئەشانەیە بێنەوە لای یەکتری سەیرەکەی لەو لاوە برای کچەکە تەلاقی خواردووە کە نابێ ئەو خوشکە بچێتەوە لای ئەو پیاوەی ئەخر بۆ تەلاقە خۆی چێ حیسابی بۆ تۆ کرد چێ وتی تۆ تەداخل کە کاکە ژن و مێردایەتی کێشەشی ئەبێ بڕۆ سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بخوێنەوە لە ماڵی پێغەمبەری خوایە کێشە هەبووە لە ماڵی ئەوە دەی لە ماڵی من و تۆش هەرە بێ عاجزیش هەر دروستە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانەکانی ناڕەحەتی بۆ دروست بوو چیە مزگەوت وازی لە ماڵێنە ئەمڕۆ ئێمە ئەڵێینە ژنەکەمان یاڵە بڕۆ ماڵی باوکت لەم ماڵە نەمێنی ژنەکە دەرەکەی دەی بەخوا سنەتی پێغەمبەری خوا وایە تۆ ماڵی بۆ بەجێ بێڵی چکە پێغەمبەری خوا وای کردووە دەی ئێمە معادلەکەی ئەەکەی ئەینێرینەوە ماڵی باوکی باوکەکانیشمان کەم تەرخەمن لەو مەجاڵەیە چۆن کچی منی هێناوەتەوە ئەم زاوای من ئەگەر پیاو بێ نابێ قاچخاتەوە ماڵی من ئیلان بە تەلاق نەبێ ڕاستەوخۆ ئەڕوا بوو برا ئەم کوڕە تازە ژنی هێناوە ئەزمموی کەمە چەند ساڵێکە لەگەڵ کچەکەی تۆیاتی تۆ تەمەنێک بەڕێ کردووە ئاقلی تۆ لەوەدا حەلی بینیان بکەیت مەگەم خوا نافەرمێ چارەسەر بکەن لە بینیانە مەگەم نافەرمێ تۆ ببە حەکەم و با لە کەس و کاری کوڕەکەش ببە حەکەمێ هەڵبژێرن کێشەکە چارەسەرکەن بۆی نەگاتە ڕێژ تەلاقەکە ڕاستەوخۆ دێ دایکی کچەکە بەخوا ئەم زاوایە هەر یەکەم دەقە بەدڵم نەبوو یەک دنیا قسە ئەکا دڵی ئەو ئافرەتە لەم پیاوە سار دەکاتەوە زۆر جار ژن و پیاوە یەکتریان قبوڵە بەخوا هیچ کێشەیان نییە عاجزیەکی بەسیط بووە لە بەینیانە و تەواو بەڵام سەیرەکەی کەس و کار بێڕەحم ئەمان کاریگەرێکی ڕئیسیان هەیە بۆ ئەوەی ئەمان لە یەکتری جا ببنەوە کە زۆر حاڵەتی واشمان بینیوە بەخوا بۆ ئیشێکی مەحکەمە چوو بووم پیاوێ هات کە ڕەفیقی خۆم بوو ئەم ناسی چی ئەەکەی لێرە و چی ناکەی
وەک مناڵی ساوە فرمێسک بە چاوەکانی ئاهاتە خوارەوە چیت کردوت وەڵا خێزانەکەمم تەلاقدا ئاخر بۆ سەبەب وەڵڵاهی یەک کێشەی بەسیط لە بینی من و خێزانەکەما دروست بوو دایکی پێیزانی وازی نەهێنا تا گەیاندی ئەمڕۆ ئاخر زاڵم ئەزانی ئەم قسەی تۆ چی بەسەردێ زۆر ئافرەت هەیە ئێستا لە زوڵمی کەسوکاری تەلاقدرا بەخوا چاوی لە ماڵی مێردەکەیەتی بەخوا چاوی لە منداڵەکانیەتی بەخوا دڵی بە هاوسەرەکەی پێشوویەوەیەتی لەبەرەوەی چواردە ورد کاریگەری لەسەر دروست کرد کە تەلاقیدا بۆیە حەکیمی و لێزانی ئێمە لەو کاتەیە دەرەکەوێت لە کێشەکانی کۆمەڵایەتی ژن و پیاوە بەڕاستی ئاقلانە هەنگاونین و ژن و پیاویش هەتا ئەتوانن نێڵێ ماڵە باوکو ماڵە خەزورانی بە کێشەکانی بزانێ بۆ خۆیان حەلیکەن لە بینی خۆیانە ئەگەر زانیان هەروە نابێ بە ئاقلانە تێیان گەێنن با چارەسەری وەزعەکە بکەن دیارە هۆکارەکان زۆرترن بۆی کاتەکە لەسەر جەنابتان درێژتر نەبێتەوە بە پشتیوانی خوای گەورە لەو تارەکانی ترا باسی لێوە ئەکەین داواکەین لە خوای بەڕەحم و بەزەی لێ پاڕێنەوە هەموو خانەوادەیەکی ئێمە یا ڕەبی خوای بپارێزی لە کێشەی خێزانی یا ڕەبی خوای ئەوانەیشی کەوا کێشەیانێ بۆیان حەلکەی یا ڕەبی خوای خۆشەویستی و مەحەبەت بخەیتە بینی هاوسەرەکانەوە یا ڕەبی خوای ماڵەکانمان بکەیتە ئەو سوکنایی کەوا خۆت باست کردووە